عەلی وەردی ئەو کۆمەڵناسەی مرۆڤی بەخۆی ناساند. ئەوەی قسە دەکات تۆ نیت، ئەوەی گوێ دەگرێ تۆ نیت، ئەوەی شتەکان بە باش و خراپ پێناسە ئەکات تۆ نیت. تۆ نە ئاینداریت و نەبێ دین، نە بە ئەخلاقیت و نەبێ ئەخلاق، پیا و ژن بوون، ڕازگۆیی و درۆ، خیانەت و نیشتیمان پەروەری تۆ خاوەنداریەتیان ناکەیت. تۆ وەچە و منداڵی ئەو کۆمەڵگاییت کە تێیدا گەورە بوویت. تۆ پەروەردەکرا و گۆشکراوی ئەو نەریتەی لە کۆمەڵگاکەدا هەیە. گەر کۆمەڵگاکەت بڕیار بدات چ ڕاستە و چ هەڵە، چ ئەخلاقی و چ نائەخلاقی، چ خیانەت و چ دڵسۆزی، ئەوە ئێستا تۆ هەمان پێوەرد وەرگرتووە. دەکەویتە بەرگریکردنێکی بەردەوام لێیان بەبێ ئەوەی هیچ یەکێک لەمانە هەڵبژاردننی خۆت بێت. ڕەنگە زۆر جار چانە بدەیت لە هەندێک نەریت و شێوازی ڕەفتار لە کۆمەڵگایەکی تر، بەڵام هیچ کات لە خۆتت پرسیوە گەر تۆ لەوێ لەدایک بوویتایە هەڵگری هەمان ئەو باوەڕ و نەریتە نەدەبوویت؟ ئەمە گوشراوی ئەو تێڕوانینەیە کە کۆمەڵناسی گەورەی عێراق عەلی وەردی ویستی پێمان بڵێ و لە نووسراوەکانیدا ئاماژەی پێدەکرد. وەردی بڕوای وایە مرۆڤایەتی کەوتۆتە هەڵەیەکی گەورە کە بەردەوام بیرۆکە دادەڕێژێت کە هاوشانی واقع نییە و بیرۆکەکانی خەیاڵین. تەنانەت وەردی لە پەرتووکی گاڵتەجاری عەقلی مرۆڤدا دەڵێت کۆمەڵک مشک کۆبوونەوە تا خۆیان لە پەلامار و بۆسەی پشیلە ڕزگار کرد. یەکێک لە مشکەکان بیرۆکەیەکی هەبوو کە زەنگ لە ملی پشیلەکە بخەن تا هەر کات لێیان نزیک بووەوە هەستی پێ بکەن و خۆیان ڕزگار بکەن. بیرۆکەکەیان لاجوان بوو، بەڵام کە هاتە سەر جێبەجێکردن و کارگەیشتە قۆناغی ئەوەی کێ بچێت ئەو زەنگە لە ملی پشیلەکە ببەستێت، لە کاتێکدا هەر مشکێک نزیک بێتەوە دەخورێت هیچ مشکێک نەبوو. وەردی لێرەدا پێمان دەڵێت ئەم هاوڕێ مشکە بیری چوو کە بیرۆکەکەی واقعی نییە، بۆیە بیرۆکە نابێت تەنها نایاب و جوان بێ، بەڵکو دەبێت واقعی بێت و شایەنی جێبەجێکردن بێت. عەلی وەردی بەهۆی ئەوەی بە بەردەوامی لەو نەریتانەی دەدا کە خەڵک وەک بەشێک لە خۆی مامەڵەی لەگەڵ دەکردن لەلایەن خەڵکەوە دژایەتی زۆر کرا. وەردی دوای توێژینەوەیەک لەسەر کەسایەتی تاکی عێراق بە تەواوەتی کەوتە بەرهێرش، چونکە بە توێژینەوە ئاماژەی بە دووفاقی و دەبڵ مۆراڵی و جوود ئەخلاقی خەڵک کرد. وەردی لە باسی عەدالەتی گاڵتەجاریانەی مرۆڤدا دەڵێت دوو مرۆڤگەر شەڕیان بێت و بەیەکەوە بچنە بەردەمدا دووەر، گەر یەکێکیان بە سیمان ناشرینتر بێت لەوی تریان، حاکم بەر لە قسەکردن و گوێگرتن سروشتی وا هەز دەکات ناشرینەکەیان تاوانبارە. هەرچی پەیوەستی تووڕەبوونی مرۆڤەکان و حکومدانیانە لەسەر شتەکان، وەردی بڕوای وایە هەمووان بە ئەندازەی ئەو شتەی دەیزانن حکم دەدەن. گەر کەسێک زوو هەڵ بچێت و حکمی خێرا دەربکات، ئەوە نیشانەی ئەوەیە زانیاری وەک پێویست نییە و ئاگاداری وردەکاری نییە. عەلی حسێن موحسین الوەردی ساڵی 1930 لە ناوچەی کازمیە لە شاری بەغداد لەدایک بووە. ساڵی 1924 دەستبەرداری خوێندن دەبێت و دەست دەکات بە کارکردن و دوای ماوەیەک کارەکەی لەدەست دەدات. ساڵی 1931 پەیوەندی دەکات بە خوێندنی ئێواران و بەردەوام دەبێت تا قۆناغی مامۆستایەتی. ساڵی 1932 ستایلی جلوبەرگی خۆی لە عەرەبیەوە دەگۆڕێت بۆ چاکەت و پانتۆڵ کە ئەو کات بە بەرگی ئەفەندی ناسرا بوو. ئەم کارەی وەردی لە سەرەتاوە زۆر دژایەتی کرا و وەک خۆفرۆش پێناسە کرا، بەڵام ئەو لە کارەکانی خۆی بەردەوام بوو بێ گوێدانە ڕەخنەکانی کۆمەڵگە. لەوێوە دەستی کرد بە هەوڵدان بۆ ئەوەی بتوانێ تاکی عێراق و کۆمەڵگەشی بکاتەوە. ساڵی 1948 ماستەری لە زانکۆی تەکساس بەدەستهێنا و بەردەوام بوو تا ساڵی 1950 توانی ببێتە خاوەنی دکتۆرا و هەر لەو ساڵەدا وەک مامۆستای زانستی کۆمەڵناسی دەستی کرد بە وتنەوەی وانە. ساڵی 1970 لەسەر داوای خۆی خانە نشین بوو. بەشێک لە دانراوەکانی عەلی وەردی، لۆژیکی ئیبن خەلدون، وانەکانی ژیانم، ئەخلاق، خەونەکان لە نێوان زانست و بیر و باوەڕدا، پێگەی عەقڵ و سەفسەتە، هێزەکارەکانی نەست، کێشەی شیعە و سوننە، ئەفسانەی ئەدەبی باڵا، گاڵتەجاڕی عەقلی مرۆڤ، ئەمانە و دەیان دانراوی تر. ئەمە سەرباری ئەوەی لە دواتردا دەیان ماستەر و دکتۆرایی لەسەر ئەو کۆمەڵناسە عێراقیە بەدەست هات. چوارچێوەی فکری عەلی وەردی. عەلی وەردی بڕوای وایە ئەوەی پێکهاتی کەسایەتی تۆی پێکهێناوە بۆ ماوە و ژینگەییە، بۆیە بەردەوام تۆ دووبارە بووی ناو ئەو واقعەی کە لە کۆمەڵگا لەسەر تۆمار دەکات. واتە وەردی مەبەستیەتی پێمان بڵێ سەرکەوتن و شکستی ئەوە نییە کە کەسێکی لەسەر ستایش بکەیت و کەسێکی تریش زەم، چونکە ئەوە بارودۆخ و واقعە کە بڕیار دەدات
کە تۆ لە کام گۆشەوە کار بکەیت. زۆرجار ئەو دۆخەی بۆ کەسێک هەڵدەکەوێ و لەبارە گەر بۆ ئەوانەی شکست دەهێنن هەڵبکەوتایە ئەوە هەمان سەرکەوتن چاوەڕوانی ئەوانیشی دەکرد. وەردی بڕوای وایە مرۆڤ بە تەواوەتی لەژێر کاریگەری خەواندنی موگناتیسیدایە. وەک چۆن لە خەواندنی موگناتیسی کەسەکە دەخەوێنرێت و ئەو کەسەی دەیخەوێنێت دەتوانێت هەموو سڕ و ڕازەکانی بزانێ و لەسەر زاری خۆی بیان دوێنێت و ناچاری قسەکردنی بکات، بە هەمان شێوە لەو خەواندنی وەردی باسی دەکات ئەوە کۆمەڵگە تاک دەخەوێنێت و هەر شتێکی مەبەست بێ دەتوانێت لە ناویدا بیچێنێت. بانگەشەی مرۆڤ بۆ حەقیقەت ڕاست نییە، مرۆڤ دووڕووە. لە ڕاستیدا مرۆڤ بە دوای قازانجی خۆیدا دەگەڕێت. بەرژەوەندی لە هەر کوێ بێت حەقیقەت لەوێدا دەبینێت. وەردی بڕوای وایە مرۆڤ دەتوانێت لە زۆر شتی کۆمەڵگای خۆی ڕزگار بکات و لەسەر هەمان ڕیتمی کۆمەڵگە نەبێت بە دوو ڕێگە. یەکەم ئەوانەی ژینگەکەیان دەگۆڕن و بەرشتی نوێ دەکەون. دووەم ڕۆشنبیر ئەوانن کە لە کتێبەکاندا بەربیرۆکەی نوێ دەکەون و دەزانن کە ئەوان تەنها گۆشەیەکیان بینیوە.